كي روح جيشت أوي يتل الدنيا بقرتيت والركعة قيامة هذه الأمان أجلا نجوي زلامي له هوش خوي شو دواي ما ويكتوثي هوشيته وبرا ياخذ تنانا جاري واحد دلي جوثي بلا بروح حدنا شو شو كخوا زانيش ركعتك ماوا دلي شي وثاو كهربائي كلينا يهنوا أم يشتروا حدنا شو ملائكة كان نهاتون كي ملائكة هاو يعني جاري كأو روح ناقرته أما آخر جارة كجيش تجيان الله أخير پیغمبر صلی الله علیه و سلم فرمي او مردووە بە چاوی ڕۆحی هەتا چاو کارکا سەیرەکە قەرەباڵغیەک دێ بەرەو ڕووی نەوعە مەخلوقاتێک دێن بەشەر نین جن نین ئەمانەی نەدیوە پێشتر ئەمانە کێن فریشتەی خوان خوای گەورە خاڵ مکەلەفی کردوون ئەمانە ئیشیان چییە هاتنە سەر یاخود حاضربوون لە کاتی ڕۆحکێشانی عەبدەکانە ئەمانیان تایبەت کراون بە ئەهلی ئیمانەوە مەلایکەتی جوان دەموچیان هەمووڵی خۆرە ئەڵی مانگە لە دوورەوە ئەدرەوشێتەوە شێوازێکی جوان نورانی ڕوویەکی خۆش هەر هەموو بۆن و کفنی بەهەشتیان لەگەڵ خۆیانە هێناوە طبعا کە ڕۆح دەرەچێ خەڵکی دنیا خەریکی کفنکردنی جەنازەکە سوبحان الله ئەوانیش کفنیان هێناوە بۆچی بۆ ڕۆحەکە هێشتا ڕۆحەکەش دەرنەچوو بەڵام کفنەکان پێ بەدەستیانەوەیە یەک چواردەوری مردووەکە ئەگرن حتا چاو کارەکە ئەمە هێشتا عەزرائیل مەلایکەتی ڕۆحکێشان نەهاتوۆتە سەری ئەمانە دەورێن جا سبحان الله دیارە لای ئێمە ئەگەر ئەو لەحظەیە ساتێکیش بێ بەڵامی تر بەنسبەت ئەوەی کە لە قرتانی دنیا و ڕووکردنە قیامەتەیە کاتەکە بۆ ئەو درێژە بێت زەمن نامێنێ لای ئەو ئەم مەلایکەتانە نەسیحەتی خێریەکەن و یاخود دڵخۆشی ئێنە بۆی لەو لەحظەتەیە چونکە خۆی عەذابی مردنەکەی لەسەرە خوا پەنامان بە جا عەذابی مردن هەر خۆی بۆ خۆی شتێکی زۆر عەجیبە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خۆشەویستی مەخلوقی خوایە هەتا ڕۆحیشی دەرچوو هەرەی لا إله إلا الله إن للموت لسكرات لا إله إلا الله بەڕاستی ئەم مردنا عەذابێکی عەجیبیە گیان اللهێکی ناخۆشی پێوەیە زۆربەی کات پەنای بەخوا ئەگەر لە گیان الله پێغەمبەرەکان هەر هەموو ئەوان کە پێغەمبەری خوان حسابیان بە ئەو لەحظەتی گیان اللهە کردو و لێی بێبەش نەبوون یاخود لێی دوور نەبوون لەو کاتی گیان اللهە کە تۆ لە گیانی خۆت بێزاری و عەذابێکی زۆر لەسەر گیانتە هەتا چاو کارەکان مەلایکەتانە ئەبینی چوار دەورە لێگرن بەڵام ئەلحەمدولیلا مەشغوڵت دەکەن بۆی زۆر بێتاقەت نەبی بۆی کە ڕۆحەکەت هێندایە دەرەوە کێشرا زۆر هەست بە ئازارەکەی نەکەیت یاخود نەکەویتە لەحظەیەکی زۆر ناخۆشەوە مژدەی خوا و پێدەن خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات لە لەحظەتەیە پێوتە یا ئەیەتوها النەفس المطمئنە ئەی ڕۆحە ئارامەکە ئەی نەفسە ئارامەکە ارجعي إلى ربك راضية مرضية بقرروا بولاي پروردگاره أو لتو راضي توج لو راضي خمن نبي بوشو نقداروا بهلاك تابرو حسابي أم روجو كردبو لبيري بو أم روجا ألم حالتي عبي كيتر روحك ورده هلق شي لخانكاني لشا جاء في غمصة صلى الله عليه وسلم بحديث فرميت الله هیچ دەمارێک نییە لە لەشا ئیلا بێ بەشی خۆی لەو ئازاری ڕۆحکێشانە پێ ببرێ ڕۆحەکە لە ناویە بێتە دەرەوە چونکە ڕۆح بە هەموو خانەکان و لەشە و بە هەموو دەمارەکانی لەشا بڵاوە هیچ عێرقێک نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە گیانی ئینسانە ئیلا ئەبێت چی بکات ڕۆحەکەی لێ بێتە دەرەوە و بەشی خۆی عەذابی ڕۆحکێشانی بێتە سەر هەتاکو وەگاتە ئاستی لوتی لەو کاتەیە ئەو مەلایکەتەی کە خوا مخەوەلی کردووە کە بەتەواوەتی ئەم ڕۆحە دەربکێشێ کە پێوتێ مەلەک المەوت فریشتەی ڕۆحکێشان دێتە سەری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چۆن کوونەیەک ئاوی لێت کە قەترە ئاوەکەی لێ دێتە خوارەوە وەکو قەترە ئاوێک کە لە کەنگوویەک یا لە مەشکەیەک بتکێ تکەیەک دێتە خوارەوە ئەو ڕۆحە ئاوە لێتکێ و مەلایکەتەکە ڕایەکێشێەوەی هێنێتە دەرەوە لەگەڵ هێنایە دەرەوە یەک سانیە ڕاگرتنی ئەو ڕۆحە نییە ئەو بەشەکەی خۆی تەواو یەکسەر تەسلیم بۆ مەلایکەتانەیەکە کە چوار دەوریان گرت بوو ئەڵێیتەوە ئیشی ئێوەیە ئەو بەس ئەوەی لەسەر بوو ڕۆحەکە هێنێتە دەرەوە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕۆحی ئینسانی ئیماندار خوای تەبارەک وەتەعالا وەکو چۆن موویەک لە ناو ماستێکا بێنیتە دەرەوە ئا بەو شێوەیە ئەهێندێتە دەرەوە چەند لە ماستەکەی پێوە ئەلکێت ئاسان ئەهێندێتە دەرەوە بەڵام ڕۆحی کافر کاتێک کە لە جەسەیە هێندێتە دەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو تەلێکی دڕکاوی یاخود دڕکێک خوری تێوە ئاڵا بێ خوریەکی تەڕی تێوە ئاڵا بێ جاوەرە لێ ڕاکێشی زانە چۆن لێیەتە دەرەوە هەر لێی جار ئابێتەوە ئەڵێ ئاوە لە خانەکانی لەشی هێنێتە دەرەوە جا پێڵێ ئەی نەفسە بۆ گەنەکە بگەڕێرەوە بۆ لای غەضەبی خوا بۆ لای خەشم و قینی خوا
تۆ کەسێ بووی اعترافە بە خوایەتی خوا ناکرد تۆ کەسێ بووی حسابە بۆ خوا ناکرد لە خوا نائەترسایت بگەڕێرەوە بۆ لای خەشم و قین و غەضەبی خوا بۆیە لەو لەحظەتەیە کابرا قابل حەسکا بگەڕێتەوە چونکە تاو دەستی لە دنیا بڕا ئەبێ بچێت نەتیجەی عەمەلەکەی خۆی وەربگرێت ملاقاتی عەمەلی خۆی بکات لەگەڵ ڕۆحەکەیەندایە دەرەوە تەفسیم بەو فریشتانەی تر کرا ئەوانیش یەکسەری خەنە ناو ئەو کفنەوە کە خوای تەبارەک وەتەعالا پێداون کفنی ئەهلی بەهەشت کفنی کەسێکی بەهەشتی ئیماندار لە بەهەشتەوە بۆی هێنراوە پێوتی حەنووت کفنی ئەهلی ئاگریش خوا پەنامان با پێوتیە مسوح ئەڵێ شتێکە وەکو چۆن لە دنیا کام خوورێڵەی زبرە ناشرین و پیسە گیانی ئینسان برینارەکە جا ئەمە بۆ دنیا وابێت لێرە پێوتیە مەسەح یاخود جەمعەکەی مسوحە ئەو لە ئاگریشەوە هێنداوە ڕۆحەکەی ئەخرێتە ناو ئەوە بۆ گەنێکی لێ دێ مەگەر یعنی ئینسان تەحەمولی ناکات ئەو ڕۆحە ئیماندارە ژێک بۆنی خۆشی لێ دێت هەرچی مەلایکەت هەیە لەو چوار دەورەیە هەتاکو سەریەخن بۆ ئاسمانی ژەڵێن ڕەحمەتی خوای لێدەوە کێیە ئەو بۆ نەخۆشەی لێ دێ ئەو ڕۆحیانەتی کێیە بەلای هەچ کۆمەڵە مەلایکەت و فریشتەیەکە تێپەڕێ ڕەحمەتی بۆ دێرن ئەڵێن ئەی ڕەحمەتی خوای لێ بێ بۆ گیانی کێیە ئەوە ڕۆحی کێیە ئەم بۆ نەخۆشە کێیە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو مەلایکەتانی کە پیانە فەخری پێواکەن ئەڵێن ئەو فڵانی کوڕی فڵانە خۆشترین ناوی کە لە دنیایە حەزی پێ کردووە بە خۆشترین ناو کە حەزی کردووە خەڵک بایی کرد پێی لە دنیایە خۆشترین لەقەبی بە باشترین کاریشی کە لە دنیایە کردوێتی ئەڵێن ئەو فڵانی کوڕی فڵانە هە لە فڵانە ڕۆژە ئەو ئیشە چاکەی کرد هە لە فڵانە جێگەیە ئەو شتەی کرد ئەوانژەڵ ئەی ڕەحمەتی لێ بێ ئەی ڕوسور بێ زانە ئەوە ڕۆژی خۆیەتی بەم حاڵە سەریەخەن بۆ ئاسمان کابرای کافریش کابرای بێ ئیمانی تاوانکاریش یەک بۆگەن بە ڕۆحەکەی دێت هەرچی لەو چوار دەورەیە پێ ئیزعاج و بێتاقە دەبن مەلایکەتەکانیشان هەموو عەبوس تووڕە ناشرین ڕەش بە شێوەیە کە ئینسان هەر بە بینییان ئەتۆقێ جا وەرە خۆی ئەو عەذابی ڕۆحکێشانە و ئەمانش بەو شێوەیە و هەڕەشەی عەذابی خوا و غەضەبی خوای لێ ئەکەن ڕۆحیانەتەکەی خەنە ئەو مەسحە زبرە ناخۆشەوە کە سەریەخەن بۆ ئاسمان بەلای هەچ کۆمەڵێکا ڕۆڵە ئەکف و نەعلەتی خوای لێ بێ ئەمە کێم بۆ گەرە پیسە کێ بووە ئێمەشی ئیزعاج کرد ئێمەشی هەراسان کرد جا سوبحانەڵڵا شتێکتان عەرز کەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مەلائکەت لە هەستەکانی ئێوە ئەم هەستانەی هەستی تامکردن و هەستی بۆنکردن و هەستی دەستلێدان و بینین و بیستن و نازام چی ئەڵێ ئەو لەو هەستانەی ئێوە ئەمە تامی شیرینیەکە و تامی تاڵیەکە و تامی نازام خەفەت و ناخۆشی ئەڵێ تەنها یەک هەستیان هەیە ئەویش بۆنکردنە لە هەستەکانی ئێمە مەلایکەت بەس تەنها هەستی چیان هەیە بۆنکردن بۆیە کە تەنانەت بۆنی دەمێ ناخۆش نەبێت چونکە مەلایکەت بۆنیەکە بۆنی دەمێ ناخۆش و مەلایکەت لێ دوورەکەوێتەوە بۆیە دایم پێغەمبەر صلی الله علیه و سلم سیواکین کردو یاخود دەمی خۆی پاک کردووە یا دایم حەزی بە بۆنی خۆش کردووە مەلایکەتەکانی ئاسمان کە ئەم بۆگەنە پیسە سەرەکە بەلایەنە ئەڵێ دووری خەرەوە لێمان ڕەحمەتان لێ بێ کاکە ئەمە چی ئەم بۆگەنە پیسە بەر نەفرەتی خوا کە ئێمە ڕۆحیانەتی کێ مەگە بۆگەنە ئەوانیش ئەڵێن ئەو فڵانی کوڕی فڵانە ناشرینترین ناو کە لە دنیا خەڵک بانی کرد بێ کە خۆی پێی ناخۆش بە خەڵک لەو ناوە بەو ناوە بانی کرد اینجا ناشرینترین عەمەلیشی کە لە دنیا کردوێتی و ئەو نەکبەتەیە کە فڵانە ئیشی خراپیە کرد ئەوەیە کە فڵانە کاریە کرد ئەوان ژەڵێن بەر نەعلەتی خواکەوێ ئەم بۆگەنە دوور خەنەوە ئاسمانی پێ بۆگەن مەکەن هەردوو ڕۆحیانەتەکە سەرەکەوێ بۆ ئاسمان کە سەرکەوێ بۆ ئاسمان گەیشتە دەرگای ئاسمانی یەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم کۆمەڵە مەلایکەتەی کە ڕۆحیانەتەکەیان پێ و خفیانەتە ناوم کفنەوە ڕوخسەت وەرەگرن لە دەرگاوانی ئاسمانی یەکەم ئەمە هێشتا لە ئەرزەوە بە بەینی ئەرز و ئاسمانە سەرخراوە بۆ ئاسمانی یەکەم کە خوا ئەزانێ لە کێوە دەست پێکا دوڕداوای ڕوخسە دەکەن ئەڵێن دەبۆ سەبزاین فەرمانی خوا بە چییە ڕێکتە و جێی لای خواوە دێت کە ئەگەر عەبدە ئیماندارەکە بێ ئەڵێ با بێتە سەرەوە بۆ ئاسمانی یەکەم دەرگای ئاسمانی بۆ یەکەمی بۆ وەرەگیرێ ڕوخسەتی بۆ وەرەگیرێ عەدەم تەعەڕوزی بۆ وەرەگیرێ بۆ ئاسمانی یەکەم ئەچێتە ئاسمانی یەکەمەوە جا وەرە ئەو ئەنواع مەخلوقاتە ئەم ئەنواع دروست کراوانەی خوا ئیتر ئەمە لە مەلایکەتە لە ئەستێرەکانە لە چێ ئەم ڕۆحە سەرەکەوێ ئەڕوا لە ئاسمانی یەکەم ڕوخسەتی وەرەگیرێ بەرزەکرێتەوە بۆ ئاسمانی دووەم عینیش لە دەرگای ئاسمانی دووەمە ئیرێت ئەڵێن کێن ئەڵێ فلانە مجموعە مەلایکەتی ڕۆحیانەتی فلانی کوڕی فلانمان پێیە ڕوخسەت وەرگرزانی خوای تەبارەک وەتەعالا ڕوخسەتمانەیە بینە ئاسمانی سێهەم بۆ چوارەم بۆ پێنجەم لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ تا ئەگەناو ئاسمانی کە خوای لێیە ئاسمانی حوتەم لە هەنگێ ڕیوایەتە بازەکە تاکو ئەگەنە ئەوێ ئاخر ئاسمان ئەیتر حەدی خۆیەتی لێوە ناڵێن نەفریشتە نەکەسی کە سەرکەوێ اینجا خوای تەبارەک وەتەعالا